جەنابەت بەڕێزت ئامادەنی بچارێکی زوود بێ بۆ مزگەوتەکە بەتەمای چیت؟ یعنی ئەوە کارەساتە دوای بانگ لە ماڵەوە دەرەچیت. شەرم ناکەی جومعەیە، دوو جومعە، سێ جومعە، چوار جومعە، هەزار جومعە ئەوە هەڵ بۆ قەبر و قیامەتی خۆتە دەی؟ شەرم ناکەی موبایلەکەت دانەی زوو بێی؟ بەس هەتاکەی هەموو مزگەوتەکان وایە. تازە بکە توش بمەوێ نوێشکەم، کاکە توش نەبوویتە، توش نەبوویتە، ئەمە عیبادەتی خوایە، مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ، بەردەوام سەریان لە سەجدەدایە، تۆڵی توش بوومە؟ وەڵڵا بێزاری لە نوێش، وەڵڵا نوێشکردن ئاوا نابێ. هەفتەی جارێ دێ بۆ مزگەوت جەنابەت ئەو شەوێک بانگە درابێ مەلایکە ناو نەنووسێ. شەرمەزاریە بۆ ئێمە بەسە. با زوو بێن بۆ مزگەوت. قیامەت و مەرحەلەی زۆرمان لە پێشەوە ماوە. بەم شێوە خەمساردیە، بەم تەمبەڵی و تەوەزەلیە بەخوا خوا لەمان ڕازی نابێت. خوا لێمان تووڕە ئەبێ. تۆ ئامادەنی لەبەر خاتری خوا چارێکی زوو بێی داوای فردەوس لە خواکەی؟ چۆن نەبێشتیوە؟ با بە خۆمان دابچینەوە.